بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لەبێ ئەم کاتتان باش ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتتاندان بۆ باسکردنی بابەتێکی ترکە ئەم بابەتەش بەڕاستی جێگای قسەکردنە سەری و هەروەها لە ڕابردووش بەڕاستی تاوەکو ئێستاش خەڵک پێوە دەناڵێنێ بابەتی ئابووری سەربەخۆ. خۆتان ئاگادارن کە لە هەرێمی کوردستان دوای ڕوخانی ڕژێمی سەدام بارودۆخ تا ڕادەیەک ئابووریەکی باش بوو تا 2013 تا 2014 170 داهاتی تەواوی عێراق دەهاتە هەرێمی کوردستان و خەڵکێکی زۆر بەڕاستی گەشایەوە و سوودی بینی. تەنانەت باوەڕکەن ئەو خەڵکانێک کە چوبنە ئەوروپا زۆریان دەگەڕانەوە بازاڕێکی باش، کەسابەتێکی باش، خەڵکێک بەڕاستی ئەنی زۆر مرتاح بوو، کە کار و کەسابەت زۆر بوو. ئیدی لە ناکاو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە ئابووری سەربەخۆی هەبێ و نەوتی خۆی بەخۆی بفرۆشێ. ئەوە بوو هەر لە دوای ئەم بڕیارە و هەناردنە دەرەوەی نەوت و دەستپێکردنی ئابووری سەربەخۆ و دنیایەک بەڵێنی سەیر دانانی کۆمپانیایەک بۆ ئەوەی کە لە پارەی ئەو نەوتە بدرێ بە خەڵکو و دوجار سەری لە ئەوە دەرچووکە زیاد دە 30 ملیار دلار قەرزار ئەم هەرێمە بە حساب بە قسەی خۆیان و ئابووری سەربەخۆش کەس نازانێت چی بەسەر هات. نەوتەکەش ڕادەستی حکوومەتی عێراقی دەکرێ 170 کە هەبوو ئێستا بۆتە 112 کەمتر. ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بێپلانیە، بێبەرنامەییە و دووربین نەبوون و واقعیان نەخوێندەوە بۆیە بەڕاستی وای لێ هات. خەڵکانێکیان هینا تەنها شارەزای باخەڵ گەرمکردنی خۆیان بوون، هیچ شارەزایەکی ئەوتۆیان لە ئابووری نەبوو، یان تەنها بای ئەوەندە شارەزا بوون کە بتوانن خۆیانی پێ دەوڵەمەندکەن و خەڵکەکەش بەو شێوەیە کە ئێستا دەیبینن کەسابەت نەماوە، بەڕاستی هەژاری بڵاو بۆتەوە لە ناو خەڵک، ئابووری داتەپیوە، بەداخەوە دۆلار بەرز بۆتەوە، موچە بوتە 2 مانگ جارێک. یعنی ئەمانە هەمووی بەداخەوە لە نەزانی و لە بێپلانی و لە بێبەرنامەیی بوو کە ئەم ئابووری سەربەخۆیی کە سەری ئێمەی خوارد. کاک خدر لە قەڵاتزێ. کاک خدر سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. سڵاوی خوا لە تۆش لە کارمەندانی کەناڵی پەیامی. سپاس بۆ تۆ. کاک خدر جان، تۆ وەکو هاوڵاتی چ سوودێکت بینی لەو ئابووریە سەربەخۆیی کە ڕاگەیەندرا و چەندین ساڵە؟ وەڵی برای بەڕێزم لە ئیتلافبوونی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر هیچمان نەبی، بەداخەوە هەموو شتێکی کردوانە دەبوو ئابووری سەربەخۆ ڕابکێنێ. بەڵام تەماشاکە تۆ لە لایش تۆ دەڵێی بەغدا موفلیسە، بەڵام بەداخەوە دەبینێ ڕۆژانە تاکردەکان بە ناوی خەڵکی کوردستانەوە دەچنەوە بەغدا قەرز. تخوا عیبیە من بە تۆ بڵم موفلیسی، بەڵام دوای 2 مانگ 3 مانگ دوای 2 ساڵ بێمەوە سەردانی تۆکەم بڵم پارەم لێ بە قەرز بە خەڵکی کوردستان. تخوا نەدەبوو شەرمکەن، نەدەبوو بێنە سەر کەناڵەکان ڕازانن، ئەسڵەن نەدەبوو قسەکەن. دەری خۆشیانی میلەتەکەشیان خوارد. بەداخەوە ئێستا بڕۆ تەماشا دەکەی قەیرانی نەوتا، قەیرانی غازا، قەیرانی کارەبایە. من بۆ خۆم لە گارێکم بە 2 مانگ، ئێستا بڕۆ معاشی مانگی نوێیان نەداوە بە من کە مانگی 11 نزیکی بوو بە 12. ئایا ئێستا معاشی مانگی 8 نەداوەتە من ئەدیکەی معاشی مانگی 9 گدا بە من. والله من ئەوەندەی دەڵم دەبوو شەرمکەن، دەبوو وەفاتێک دەنێ سەر کاتێک کە دنە سەر کەناڵەکان ڕاگەان دەبوو پەردەی شەرم بەخواندادن نەوە بە پاقا و پێکەین و قسە دەکەن گاڵتە نەبێ بە عەقڵی ئەو میلەتێوە ناکەن. ئەمن ئەوەندەی دەڵم ئابووری سەربەخۆنی ئەو قوربەخەری بەدبەختی نەهامەتی و بەسەر ئەو میلەتان هێنا زۆر بەداخەوە. ئینشاءالله خوا پشتیوان بێ دەڕۆکێن لەسەر لێواری مەرگن هیچیوان نەماوە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەگەم. سوپاس دەستەکانت خۆش بێ. ئابووری سەربەخۆ کە ڕاگەیاندرا بە فعلی ئابووری سەربەخۆ بوو بۆ خۆیان و بانقەکانیان، کۆشک و تەلارەکانیان، حزبەکانیان،
ژیانی خۆیان و خانەوادە و ئەوانەی کە حەزیان لێبێ بەڕاستی بۆ ئەوان ئابووری سەربەخۆ بوو، بەڵام بەڕاستی بۆ ئەم ملەتە بوو بە ئابووری ماڵوێرانکەر، بوو بە ئابووریەک بەڕاستی ئەوەی هەبوو لە دەستیدا و خەڵکە. ئەنی ئێستا کە ڕێژەی هەژاری ڕۆژ بە ڕۆژ لە دابەزیندایە، یاخود با بڵێن لە زیاد بووندایە. چۆن دەڵێ خەڵک زۆر ڕۆژ بە ڕۆژ هەژار دەبێ، خەڵک ڕۆژ بە ڕۆژ بێکار دەبێ، خەڵک ڕۆژ بە ڕۆژ یعنی مەشاکلی زیاد دەبێ، گرفتی زیاد دەبێ، کێشەی زیاد دەبێ. بۆی بەڕاستی یعنی نەبوونی ئابووریەکی پتە لە هەر وڵاتێک نەخۆشی و ناخۆشی و کێشە و گرفت دەوڵاتە دووبارە دەبێتەوە، گرفت زیاد دەبێ. کاک حوسێن لە کەرکووک، کاک حوسێن سڵاوی خوات لێبێ، ئەم کاتت باش. سڵاوی خوا لە بەڕێزتان و سپاس دەکەم برای بەڕێزم. سپاس کاک حوسێن جان. کاک حوسێن جان، ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەت لە 2014 ئابووری سەربەخۆی ڕاگەیاند و نەوت بە خۆمان دەفرۆشین و کەچی 2000 سەری لەوە دەرچوو زیاد لە 30 ملیار قەرزارین و ئەوەش وەزع و حاڵی خەڵکەکەیە. تۆ خوێندنەوەت چییە؟ پێت وایە کە ئەمە بۆ وای لێ هات؟ وەڵی برا بەڕێزەکەم، من خوێندنەوەم ئەوەیە ئەگەر ئینسان ئەگەر سەربەخۆ بێ باشترە لەوەی چاوەڕێ ئێستا دەستی بەغا بکە، ها ئەمڕۆ 250,000 وها ئەوە نەهات و ها نەهات و ئەگەر سەربەخۆیەکە بەڕاستی با پێت بڵێم با بڵێ حکوومەتی هەرێم لەگەڵ ملەتەکەی خۆیان ڕازگۆیانە بووایە، ئەوە باشترە. ئابووری سەربەخۆ زۆر باشترە لەوەی تۆ چاوت ئینسان یعنی وەکو خێزانێت چاوی لە دەست خۆی بێ باشترە یا چاوی لە کاک حوسێن جان، منیش و هەموو کوردێکیش خەونی ئەوەیە کە کورد ببێ بە دەوڵەت، ئاڵای خۆی هەبێ، ژێرخانێکی ئابووری پتەوی هەبێ، بەڕاستی لە هەموو ڕوێکەوە بەهێز بێ. بەڵام ئایا بۆ وای لێ هات؟ وڵی تر با پێت بڵێم سیاسەتی دەولی، با پێت بڵێم سیاسەتی دەولی خۆت چاکەزانی، یعنی با پێت بڵێم لەوەتی کورد دابەش کراوە، با پێت بڵێم ڕۆژێک بەزمانەکەن و ڕۆژێک غەرقی ئەرزمانەکەن و ئیتر با پێت بڵێم ئەمە سیاسەتی دەولیەکانە. با پێت بڵێم یعنی هەرەوەنی حکوومەتی عێراقی با کوردی ئێران وەتانێ حاڵی چۆنە، یعنی سێمە هەچۆنە بێ لە کوردی تورکیا و ئێران و کوردی سووریاش حاڵمان هەچۆنە بێ باشترێتە حتما بەچیە یان ئەمە با پێت بڵێم سیاسەتی ئەجنەبیە بەڕاستی با پێت بڵێم یاری بە موسڵمانانەکە، یاری بە باستان وطانی فلسطین، با پێت بڵێم یعنی ئینسان لێراکەوە، یعنی با پێت بڵێم ئەوەی هاتۆتە سەر فەڵەستین ئەگەر بەسەر کورددا هات بێ تێگەی لە 1970 و چینە باران و ئەنفال و ئەمانە با پێت بڵێم یعنی بەڕاستیەکەی با پێت ئەمە یاری ئەمریکا، یاری دەوڵەتە جلهێزەکانی دنیا خۆمان چەندە بەشێک بووینە. کاک حوسێن جان، خۆمان چەندە بەشێک بووینە لەم یاریە، چەندە ئێمە خۆمان نەمانتوانیوە کە دەڵێم خۆمان واتە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە تا چەندە بەشێک بوونە لە گرفتەکان. وەڵاهی خۆمانش بەشێکین، بەڵام زیاتری با پێت بڵێم یاری دەوڵەتە جلهێزەکانی جیهانە با پێت بڵێم یاری پێکە، وەکو تۆی وەکو ماشە هەر کاتێ حکوومەتی عێراقی ئێمە بابات عێراقین و کوردی عێراقی، هەر کاتێ حکوومەتی عێراقی مەسەڵەن تۆزێک بەرامبەر ئەمریکا ئەمانەی بێ ئەوێ کورتین بکاتە، ئەگەر نەبێت دوایەوە جاگە هەمیسان با پێت بڵێم وەکو ڕیفراندۆمەکە چۆن با پێ ئەتوانم بڵێم خۆیان لە پێشا گوڵەتی سەوزیان هەڵکرد بۆ کورد کە ڕیفراندۆم کە دوایش هانی یعنی بە بەرچاویانەوە بە چەکی خۆیان، یعنی بە حەزی شعبی پازداری ئێرانی هێرشیەکەی دەسەر کوردستانە تێگەی یعنی بە بەرچاویانەوە لەولاشۆ چەک و جبەخانەمانە دەنێ. ئەمە یعنی ڕاستیەکەی یاری دووەیلیە بە ئیسلامەکەن و بۆ ئەوەی ئیسلامی پێکسکەن، ئیسلامی پێ یعنی وا بکەن بیر لە هیچ شتێ نەکاتەوە. دەمە یاری دەوڵەتە جلهێزەکانی جیهانە دەستەکان خۆش کاک حوسێن جان، هەموو دەستەکانی ترێکن دەستەکان خۆش یاری ئەوانە. ڕاستە خۆشمان بڵێم حکوومەتی هەرێم کەم سەرخەم نییە، بەڵێ کەم سەرخەمە، ئابووری سەربەخۆ خۆش بوو، خۆزگایە ئێمە جارێتە تر قەت چاومان لە بەغا و لە پارەناردنی بەغا نەبووە. دەستەکان خۆش، زۆر سپاس بە قوربان، زۆر سپاس. شەمان لەگەڵ با بفەرمێ.
بەڵێ ینی حتمما هەر وڵاتێک کە ئەگەر ئابوووریەکی بەهێزی هەبێ، ئەگەر دەسەڵاتێکی حاکیم و لێزانی هەبێ، ئەگەر بەڕاستی بێوێ ئەم وڵاتە ئەم هەرێمە یاخود هەر هەرێمێک لە دنیادا بەرەو پێش بڕوە، بەڕاستی دەبێ ینی چۆن دەڵێ بە شێوازێک کار بکە کە ئەوەی هەبێت چۆن دەڵێ دنیابینی هەبێ، وردبین بێ و دووربین بێ. بەڕاستی چکە ئەم بابەتانە مەسەلەی ئابووری سەربەخۆ یعنی شتێک نییە ئەوەندە ئاسان بێ ئەتۆ بتوانی ئاوا بە ئاسانی بەتایبەت لە ناو هەرێمێک کە لە عێراقێکی فیدراالە و لە تۆ هەموو دەسەڵاتێکت نەبێ دیراسەی شتێک دەبێ بکەی بە جوانی زۆر جوان دیراسەی بکەی بزانانی ئاخۆ ئایا ئەمەی کە تۆ دەتەوێت بیکەی تا چەندە سەردەگرێت، تا چەندە سەردەکەوێت، تا چەندە تۆ دەتوانی بە فیعلی ئەو ئابووریە بەدەست بێنی کە خۆت دەتەوێ. کاک ئەبوو بەکر قوربان بەڵێ گیان کاک ئەبوو بەکر. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. ژیان و گوزەرانی ئێوە دوای ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆ و بەڕێکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەوەندە ساڵە تا ئێستا بەکوێ گەیشتووە؟ چییە؟ من حەزەکەم قسەکانی خۆم بە دیوێکی هیترا بکەم. چۆن؟ دەستخۆشی ئەو بەرنامەکەم. سپاس بە بەڕێست. و هەر کەسێکیش کە بەرنامەی هەیە و ئەوێ خەمی ئەم میلەتە بخوا و دڵسۆزێ بۆ ئەم خاک و خەڵکەوە گەندەڵی و فەشەلی ئەم دەسەڵاتە لە ڕاستیە دەرخات. دەستخۆشیتان لێکەمەوە لەوە بەردەوام بن. سپاس بە بەڕێست. بەڵام ئەوەی کە بەڕاستی من هەستی پێکەم و تێبینیم کردو برام ئەمەڵێ نەمانە ئابووری سەربەخۆیان ڕاگەیان فەشەلی هێناوان ئاڵێن بەڵێ مناڵێن فەشەلی نەهێناوە زۆریش سەرکەوتوو بوو. بەڵام چۆن کاتە برای بەڕێزم ئەوان ئابووری سەربەخۆیان بۆ خۆیان کرد بە قوربانم بۆ میلەت لە 100% فەشەلە. بەڵام ئەشهەدوو بۆ خۆیان کرد کاک سەباحجان بۆ خۆیان کرد بۆیە وەکو جەناب و فەرمووی بڕۆ بزانە بانقەکانیان ڤێلاکانیان هێکتارە ئەرزەکانیان بنە ماڵەیان دار و بەردیان. برا بەڕێزەکەم ئەگەر بڵێن بۆ میلەتیان کرد لە 100 ملیار فەشەلی هێنا بەس وەڵڵاهی بۆ خۆیان کردووە بە ئەم میلەتی ئێمە باباش حاڵی بین بە قوربان ئەمە بۆ خۆیان کرد لە ڕاستیە زۆر سەرکەوتوو بوو. ئەوە ڕێک قسەیەکە و ئەبێ هەموو لایەکمان ئەو ڕاستیە گەورانە بزانین لە ڕاستیە بۆ خۆیان کرد لە ڕاستیە. ئەوە یەک با من یەک شت بۆ جەناو بگێڕمەوە. پیاوێکی بە تەمەنوتی لە ساڵی هەفتاکانە مەجموعەیەک پێشمەرگە کەوتنە ناو شار کەوتنە ژێر دەستی حکوومەتی بەعەس مەجالیان نەماوتی منیش لە ماڵی خۆمە حەشارمدان. ئەم قسە حەزەکەم یارمەتیم بێ کاک سەباحی خولەکە بۆت کەرم وتی ئەم 5-6 پێشمەرگە هەفتەیە 2 هەفتە لە ماڵی ئێمە حەشارمدان خزمەتم گردن مەجای دەرچوونیان نەبوو. وتی ڕۆژێک خزمێکمان لەناو حکوومەتی بەعسا بوو لەناو ئەمن و ئیستخباراتا بوو. وتی پێم گەشت وتی وەڵا حەزەکەم مدیرێکی ئەمنی تازە هاتووە چایەکە بخواتنی 1000 مقەدەر وەزعە. وتی منیش لەم لاوە دڵم لەسەر 1000 لێ ئەدا بڕێ پێشمەرگە لە ماڵمانایە و ئەجاوتی خۆ لەم لاوە خۆ ناشتوانم بڵێم کاکەیان مەسەلە مەجال نییە من وەڵحاسم هاتن قڵکم کردن بۆ ژوورێکی توتە وەڵا ئێمە لەم هەیوانە لەسەر ئەم کورسیانە دانیشین. وتی منیش دڵم لێ ئەدا لەو دیوە پێشمەرگەیە لەم دیوە ئەمە هەتا گیان هاتە کولەلوتم وەک کوردەواری ئەڵێ ڕەنگم سپی بوو هەتا وەکو ڕۆشتن. وتی دوایی دەرگاکەم کردەوتم یەخوا ماڵتان وێران بێ خەریک و گەڕەکە گەشتی پێوە بڕۆخێن خەریک و ماڵی هەمومان وێرانکەن زەحمە نەبێوتی ئێوە ئەمە حاڵتانە بۆچی ئەمە خەریکن ئەمە قسەکەیە. وتی کاکە ئێمە ئیشێکە و دەستمان داوەتێ بۆ خۆمان یەکەین بەبەسم ئام قسەیە. وتی پێم وتن یعنی چی ئێوە بۆ خۆتان یەکەن؟ وتی ئێمە ئەم شۆڕشە بۆ خۆمانەکەین ئەگەر تیا چوین خۆمان هەڵمان بژاردووە ئەگەر سەریش کەوتین بۆ خۆمانیەکەین هەرکەس داوای هەرچیمان لێ بکات زمان لێ بڕین. وەڵڵا ڕاستیان کرد بۆ خۆیان کرد کاک سەباحجان حەزەکەمەوە قسە هەر هەموو لای توێ لێ بێ لە ڕاستیە. ئەگینا حکومەتی چی وەڵڵای بڵێن حکومەتمانێ خۆمانە خەڵەتێنین زۆر عیبە کاکە بۆ خۆیان هەموو شتێکیان پێکرێت
بس بۆ خەڵک بزانە حشتێک دەکەن من ئەسڵەن کەناڵەکان دەڵێکی حکوومەت نەیتوانی ئەوە بکە وەڵڵای عیبە بڵێ نەیتوان تاکە بڵێ نایەوێت دیکان نایەوێت ئەگینا بۆ کەسێک بۆ خۆیان بیانەیە بڕاستی دەستەکان خۆشیان کردووە دەستخۆشی دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس بەڵێ 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 دیارە ببرن ینی گرفتێک لە خەتی ئاسیاکە هەیە وابزانام تەنها یەک خەت ئیش دەکا بە هەر حاڵ ئەم بابەتە مەسەلەی ئابووری سەربەخۆ بەداخەوە ئابووری سەربەخۆ ئەوەیە کە وڵات ببوژێنتەوە ئابووری سەربەخۆ ئەوەیە کە ینی بارودۆخ و گوزەرانی خەڵک بەرەو پێش ببار ژیان جوانتر بکە وڵات جوانتر بکە یعنی وڵات دەوڵەمەند بکە بەڵام وەکو بەڕێزەش ئاماژەی پێکرد وەکو کە منە سەرەتای بابەتەکەش ئاماژەم پێکرد دەبینین دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە ئەو پەڕی خۆشی دەژین و ئابووری خۆیان و حزبەکانیان بەڕاستی لەو پەڕی بەهێزیدایە بەڵام بەداخەوە ئابووری خەڵک تا دێ بەرەو دواوە دەڕوە تا دێ خراپ دەبێ یعنی ئەمە کاک سەمەد لە تەچیە کاک سەمەد دیارە پەیوەندەکەی پچڕا کاک سەمەد داوای لێبوردن دەکەین دیارە حتمما ئەوڕۆ جەوەکە تەواو نییە باو بۆرانە کاریگەری حتمما دەبێت لەسەر هەیرەکانی پەیوەندی و بەڵێ جا ئەگەر لە هەر وڵاتێک کاربەدەستانی هەر وڵاتێک ئەگەر مەبەستیان بێ کاک عەبدوڵڵا لە سلێمانی کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوارد لێبێ کاک عەبدوڵڵا ئابووری سەربەخۆ بارگوزەرانی خەڵکی بەچی گەیاند بەکوێ گەیاند چی لێ کرد بەڵێ کاک عەبدوڵڵا گیان بڕیار بوو لە دوای ڕاگەاندنی ئابووری سەربەخۆ و ناردنی نەوت کۆمپانیای تایبەت هەبێ بۆ ئەوەی کە پارەکەی بدا بە خەڵک سەبر والله خۆمان نەخەڵەتینی درا بە ڕێزەکەم لە دوحی ڕوخانی ڕژێمەوە جاڵێن بۆ ڕوخانی ڕژێمشەوە ئەگەر خۆمان نەڕوخێن ئەو زاڵمیش بوو ئابووری سەربەخۆی هەبوو زۆر مستەمی هەبوو بەڵام نێش خەڵکەکەی ملەتەکەی بە فەقیری بژین بەڵام لەوەتەی بوونە تەخاوەنی حکومەت بەحساب ئەگەر خۆمان نەخەڵەتینی وەکووە بەڕێزەی پێشەوەتی ئەگەر خۆمان نەخەڵەتین لەور کاتەوە کە بووینە تەخاوەنی حکومەت بۆ دوایە هاتین بۆ پێشەوە نەچین حکومەتداریمان نییە هیچ ئیدارەیەکمان نییە ئابووری سەربەخۆمان نییە هەر خۆمان نەخەڵەتینین ئیترە تاکەی دیانکەوینەتا ئەگەر جاریە ڕەخنەوەم حیزبەکانیش ئەگیرێ بە زۆری لە حیزبە ئیسلامیەکان کە ڕەخنە ئەگیرێ حیزبە ئیسلامیەکانە مەسپاس بەخوای پەروەردگار زیندانی سیاسی بوویشی ئەوەتەی کە خۆی پەروەردگاری داەتیانی پەیوەندی نادە حیزبە ئیسلامیەکان ئەو کردووە ئەزانین کە ئەوان دەسەڵاتیشی وایە نییە هەقوایە پێشکەشکارەکانی زیادێک و ڕەدێکی ئەوانە بدەنەوە کە ئەڵێن وایە ئەڵێ تجارەتیان لەگەڵ لە ئەمەکان ئوترا هەبووە ئەڵێ دەستیان هەبووە لە جاخستنی ئەم حکومەتی هەرێمەی خۆماندا ئەمە دەسەڵاتیشی وامان نەبووە تاکو خەڵکێک گلەیمان لێ بکە بەڵا کاک عەبدوڵڵا جان ئیسلامیەکان لە حەقەتدا ئەوەندەی کە لە دەسەڵات بووبن و ئەوەندەی کە شتیان لە بەردەست بوو بێ سوپاس بۆخوا جێدەستیان دیارە لە خزمەتکردن جا چ پەرلەمانتارەکان بێت چ وەزیرەکان بێت چ بەڕێوەبەرگشتەکان بێ چ مدیری ناحیە و قەزا و ئەو بابەتانە بێ ئەوە بە خەڵک ئەو شایەتی دەدا ئەوە نییە ئێمە لە شاشە قسە بکەین و کە لە ئەرزی واقعدا وانە بێ بێگومان مرۆڤیش بێ هەڵە نابێ بەڵام سوپاس بۆخوای گەورە ئیسلامیەکان ئەوەندەی کە شتیان لە بەردەست بوو بێ بەڕاستی شتیان کردووە بەڵێ ناخۆرە ناوی مرۆڤ بێهەڵە دەبێ بەڵام دەڵێ لەگەڵ خۆمان نەخەڵەتینەوە جارێککە ئەوەی کە ئێمە تەمەڵێتان تازە بەسەر بردووە جارێککە بۆ گەنجەکانی ئەم ئامۆژگاریە دیان نەکەون دیان نەخەڵەتێن هەتا کەی ئاوازیاکەین بە ناوی دەبێت ملت زیندوو بێ دەبێت ملت هۆشیار بێ دەبێت بەڕاستی ئاگادار بێ یعنی تۆ لە دنیادا بەڕاستی خەڵک خزمەتی دەوێت خەڵک بە قسە هیچ شک ئەوە نابێ خەڵک خزمەتی دەوێت بە حەقەت ئێمە ڕاستەکەین وەکو کاتە خۆتان فەرمووتان لە بەرنامەکەەوە فەرمی هەموو تاکێکی ئەم کوردە ئەم میلەتەی خۆمان بە هەر چوار پارچەکەیەوە خەون بە ئازادیەوە حتمەن
بەڵام ئێمە خۆمان خەڵەتان و ئازادیی و سەدام لەگەڵ نوێنەری لەم سەرۆکیان حزب ئیلمانیانەی خۆماناتەچوو بۆ دانیشتنی کردبوو توی حکومەتی کوردینانەوەتی وڵا ئێمە بنێرسی کوردینان بیستەوە بەس حکومەتی کوردینان نەبیستووە ئەسەمبلا قسەکەی ڕاست بوو کە ئەوان خای حکومەتدارێتیان بردویان دەکرد کە هەرداسی نەکەین و خەڵکێکە دەکە ئەدەوشم مستەمەشەوە چەندین کەسەوە نەگەمە خۆم پێیەکێتم لە زیندانە سیاسەکان ئەگەر حزب ئیسلامیەکان نەوە ئەموز ئاوات مەخواتەمە خۆشدارە دەسەڵاتەی پێشووی بەعز بووایە لەوانەیە دانیشتان پێدا ئەگەر حزب ئیسلامی نەمایە دەبوایە دەستەکانت خۆش یعنی دەرم ئەم نەدەواتم حیزبانەی کرد بەڵام نەخەڵەتانەوە گواریشکە دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس زۆر سپاس بە قوربان بەڵێ حتمما ینی بەڕاستی دەوڵەتداری دەسەڵاتدارێتی دەسەڵات دەتوانێت بەڕاستی ینی حکوومەت جوان بکە دەتوانێت سیمایەکی جوانی حقیقت بە دەسەڵات و بە حکوومەت بدا بەڵام بەداخەوە ئەوەی کە دەبینین لە هەرێمی کوردستان لە دوای ینی ڕوخانی ڕژێمی سەدام کە ئێمە باسمان لەوە دەکرد سەدام کەسێکی تاوانبار و کەسێکی مجرم ئەنفالی کردین چیمەبارانی کردین دەربەدەری کردین شار و دێهاتی وێران کردین و ژن و منداڵ و پیر و لاوی لە زیندانەکان یاخود لە گۆڕستانەکان بە زیندوی خاک دەخست یعنی بەڕاستی هەموو ئەو قسانە ڕاستە هەموو ئەو قسانە هەر کەسێ بیکە ڕاستە بەڵام ئایا ئێمە وەکو کورد دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دوای هەموو ئەو زوڵم و زۆریەی کە بەسەر کووردا هات دوای ئەوەی کە دەسەڵاتی خۆمان گرتە دەست کوا بابزانین ئایا بە فیعلی ئەوانە هاتن خەمی ئەم ملەتەیان ڕەواندەوە باری سەرشانی ئەم خەڵکەیان سووک کرد ئایا هەموو ئەو ناسۆری و ناڕەحەتەیە کە بەرامبەر یاخود ئەو ملەتە چەشتی و بینی ئایا ئەوان هاتن لە مقابلە خۆشبەختیان بۆ ئەو خەڵکە هێنا لە حەقەتدا خۆشبەختیان بۆ خۆیان هێنا خۆشبەختیان بۆ دار و دەستەکەی خۆیان هێنا و ئەوان لە ئەو پەڕیژیانی خۆشدا دەژین و ئەوان ئێستا نازانن ژمارەی حسابی خۆیان چەندەکە لە چەند وڵاتە چیان هەیە و چیان نییە و لەم هەرێمە چەندە پارەیان کۆ کردێتەوە بەڵام خەڵکیش دەبینین ڕۆژ بە ڕۆژ گەڕەکی هەژار زیاد دەبێ ڕۆژ بە ڕۆژ یعنی بەڕاستی خەڵک بارودۆخی خراپ دەبێ یعنی باوکی ڕەزوان لە تەقتەق بەڵێ برای گەورم سڵاوی خوات دەبێ ئەم کاتت باش هەموو کاتێکت باش فەرموو باوکی ڕەزوان دەوەرەکەتان لەسەر باوکی ڕەزوان باز لەوە دەکەین کە ئێمە دیارە لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو ئابووری سەر بەخۆی ڕاگەیاند کە ئێمە دەبێ ببین بە خاوەنی ئابووری خۆمان ئابووری سەر بەخۆ و هەروەها نەوت بە خۆمان بەڕێ بکەین بەڵام دەبینین لەو کاتەوە تاوەکو ئێستا ینی بارودۆخی ئابووری بارودۆخی خەڵک بەرەو خراپ دەڕوا بەرەو باش ناڕوە بەڵێ جەنابتان دەڵێن چی بەتاکید لە کوردستان لە هەم لە عێراقش بڕوا ناکەم حکومڕانێک هەبێت کە بتوانین کەسێک کە ئەم دەسەڵاتە بگرێتە دەست لە بەرژەوەی کابێ ئیتر ئەم لەم وڵاتە هەمووی هەر کەس بۆستانی خۆیتی لە کوردستانە دوو چینە چینی سەرەوە چینی خوارەوە هەر کەسێ بێتە سەر حکم ئاگای لە چینی خوارەوە نییە چینی سەرەوە بۆ خۆی ئایلاوی دەژی دیارە کە ئابووری سەر بەخۆشیان ڕاگەیان دێمە دڵمان بەەوە خۆش و کە ئابووری سەر بەخۆی هەموو وڵاتەکەمان دەبژێتەوە هەمەش استفادەیەکی بۆ هەموو چینەکانی کوردستانە بەڵام هەوەک بینیمان تەنها ئەوانەی سەرەوە بۆ خۆیان کۆمەڵی خەڵک پێگەشتن کۆمەڵێکیان ئایلاوی ئەژێن و پێی دەوڵەمەند بوون و ئەوانەی ترش هەر لە خوارەوەن ئێستا کە ئابووری سەر بەخۆ لە ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستان نەماوە چۆتە بندەست عێراق سەیرەکەن بەم شێوەش هەر لە زەرەتی خەڵکە هەندە نازانم ئایا بەڵام عەقڵیەتی حکومڕانی کوردستان و عەقڵیەتی بەغداش هەموو یەک عەقڵیەتە هەموو بۆ ژیفانی خۆیانە هیچی لە بەرژەوەندی میلەتان نییە بەداخەوە هیوادارم
ئیشەڵا لەم ئابووری سەربەخۆ شکستمانێنا ئێستا کە لە ژێر دەسەڵاتی برین بەخایە هەموو شتەکانمان تەسلیم بۆتەوە ئەگەروان بەڵام ئەوەش کە نایدەن نازانم ئایا هۆکارەکەەوەی حکومەتی هەرێم کە شتێکی ڕاستیان پێ ناڵێن ئەوانش وامان لە یەکەمیان هەر وەک ئەوانن سەرم لەوە دەرناچێت. بەڵێ دەستەکانت خۆش بە قوربان. زۆر سپاس. ئابووری سەربەخۆ پێ بە پێ ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتانی پێشکەوتوو لەو وڵاتانەی کە بەڕاستی خەمی وڵات و خەمی هاوڵاتی خۆیانە و دەیانەوێت بچنە ڕیزی وڵاتانی پێشکەوتوو و نمونەش زۆرە ئەگەر باز بکەین دەبینین داهاتی مانگانە دەخلی فەردی هاوڵاتیانی ئەو وڵاتانەی کە 20 ساڵ بەر لە ئێستا بەڕاستی لە ژێر هێلی هەژاری بوون دەبینین ئێستا کە زۆرێک لەو وڵاتانە ینی دەخلی فەردیان واتە داهاتی تاک لەو وڵاتانە ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ بەرەو پێش دەڕوا و زیاد دەبێ و خۆشگوزەرانی بۆ ئەو وڵاتانە دێ و کۆمپانیای زەبەرلەحدا دەنێن. بەڕاستی دەبینین لێرە عکسەکەیەتی لێرە بەماوەی زیاتر لە 30 ساڵ تا ئێستا کە نەتوانرایە وەکو پێویست کارەبا بۆ خەڵک دابین بکەن یعنی ڕێگاوبانێکی ڕێکوپێک بۆ خەڵک دروست بکەن یعنی نەتوانرایە وەکو پێویست کە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی خوێندنەوە ینی ئاستی خوێندن بەرزکەنەوە. ئێستاش ینی زانکۆکانمان ئەگەر بەراورد پێ بکەین لەگەڵ ئاستی زانکۆکانی دنیا هەر زۆر لە خوارەوەی. کاک خەلیفەدارە لە شارە زوور سڵاوی خوات لێبێ کاک خەلیفەم کاتت باش. قوربانم ئەم کاتتان باش هەموو کاتێکتان سپاس بۆ بەڕێز گیانەکەم. تۆ دەڵێیتی کاک خەلیفەدارە گیان گیان تۆ دەڵێیتی سەبارەت بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژانێک بڕیارماندا کە ئابووری سەربەخۆمان هەبێ و نەوت خۆمان بەڕێکەین و ببین بە خاوەنی داهاتێکی باش و ژێرخانێکی باشی ئابووری بەڵام وا دەرنەچوو. ڕاستەکەی قسەکە دروستە ئابووری سەربەخۆ بە خەڵکی زانە ئەکرێت بە کەسێک ئەکرێ ڕاستەکە ئابووری سەربەخۆ بە کۆمەڵە کەسانێک ئەکرێ خۆیان پاکوون بێگەردن خەمی خۆیان نەوێ خەمی هاوڵاتیان بێ بۆ نمونە ئابووری سەربەخۆ یەکێتی و پارتی ئابووری سەربەخۆ دروستمان لێدا بەڵام درویان کرد لەگەڵ وڵاتە هەتا بوونی ئەم دوو حیزبە بێت لە کوردستانە ئێمە بەرەو خراپتر ئەچین بە حیاتی هیچمان بە هیچ ناوێ فەرموو نەوتی کەرکووک بە عێراق بە نەوتی کەرکووک و حەسن من نابزارتێکی عێراق بووم لە کاتی حربی عێراق و ئێرانە بە نەوتی کەرکووک لە سا سێ بۆ عێراق تەرفەکرد خەڵک ژیانێکی خۆش مرتاح هیچی نەبوو باوەڕ بێ هەموو عەفاتیشی لە وڵاتان پێ ئەکڕی هەموو هاوڵاتی عێراق بەس خەمی ئەوە بوو نەکوژرێ ئەنا ژیانی دابین و ڕۆژێ پیاوێکی هەژارم دی لەبەری دوکانێکە زۆر هەژار بوو یعنی ئاخی ئەو وڵاتە بوو وتی خوای گیان من لەم ژیانی خۆمە زۆر مرتاحم خوای گیان ئیتر نەبگەرەکە لە مەجا یعنی ئەو پیاوە فەقیری بەخۆیەوە نبینە ئەوە نەمرتاح لە هەموو شتێ وتی هەمە وتی لەم دێشا لە من فەقیرتر نییە یعنی ئەمانە ئابووری سەربەخۆیان پێ ناکرێت فەرموو هاوڵاتی کوردستان باوەڕ دەبێ پارەی بایعەکەی نییە بیدا پارەی ئەم یارەجەم کەناڵی هێناسی بوو سەورا وتی وەڵای دایدەیەک نییە قەسەم بەخۆ پارەم نییە پارەی دایدەکەی دیدەم مانی 200,000 داری بۆتم دەفاتی جوت بنەماڵە نەمێنێ باوەڕ بێ هەموو دنیا مرتاحەوێ حتا زمانی بەحث بۆ باسەکەم کەس و کێوەکان هەموو باڵندە کەژەکان ئاژەڵەکان ئازادی ئیسا بڕ یاڵێ نەماوە تەربەت نەکراوێ کانیە نەماوە دەستیان نەکرێ بەسەر خوانیان کردو بە ملیارەر و فەقیریش کوڕی کردو بەسەری خوای گەورە ئەمانە لەناو بەرێ هەموو دنیا ئیسراحەتەکە. سپاسکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس. وەڵاهی بەداخەوە کە دەبینم ئەو خەڵکە پەیوەندی دەکا و ئاوا بەو شێوەیە ڕەشبینە ینی هەرگیز نەدەبایەوە بکەن کە خەڵک ئاوا ڕەشبین بێ بەس بزانم ئەو پارە و سەرۆت و سامانە زۆرەی کە هەتانە بۆ کوێی دەبن بەس بزانم بۆ کوێی دەبن. ئەوە سەدام نزیکترین کەسە کە هەموو عێراق دەیناسێ هەموو عێراق دەزانێ چی بەسەر هات و کەس بە کەلکی نەهات تەنانەت ینی کفنەکەشی خەڵک بۆیان کڕی. کاگاسۆ سڵاوی خوات لێ بێم کاتت باش کاگاسۆ کاتجان سڵاوی خوای گەورە دەنابتان و لەخوای بینەران و تەلەڤیزیۆنی دەنابتان و سپاس. کاگاسۆ باسی ئەوەم دەکرد ینی سەدام حسێن دوای ئەوەی کە خەڵاتی مەخسەل و
زۆر شتی ئاڵتون بوو ینی ژیانێکی خۆشی هەبوو سەرۆکێک بوو ینی لەو پەڕی خۆشی بۆ خۆی دەژیا بەڵام دوزار کە مرد خەڵک ینی بەخێر کفنیان بۆ کڕی و شاردیانەوە ئایا ینی دەسەڵاتدارانی دنیا بەڕاستی ئەو دەسەڵاتدارانەی کە ینی چۆن دەڵێ لای ناکەنەوە لە میلەتەکەیان و تەنها خەمی خۆیانە بیردەوە ناکەنەوە کە ئەمانش بەیانی دەڕۆن بەتاکید کاک حاجیجان سڵای خوای گەورەتان خوا لە جەنابەت بەخۆ بەتاکید هەر هەموویەوە باش ئەزانێ ئەگەر خۆی کوردستانی لە کونە دیوار و حرمەتم بۆ بینێر و بۆ جەنابدان لە کونە دیوار و ناتێ لە باوکو لەدایی بووە نەماوە نیستا ئەگەر مابێت چن کەسێکی مردووە ئەژدانی هەمووی سەرۆکەکان گەت بێت ئەم دنیاەوە هاتۆ چێژی هێستۆ خۆ لە پڕێکان نەبوو بەکوڕێت ئەمانەی ئێرەش ئەوەی سەدام کە کار حاجی باسەکە ڕەنگە ئێستا حەزەکەم زانێ و دوو کۆمپانیایی کوردستان ڕەنگە سەلەوان باشتریان لەو باشتریانە دێت کە تۆ باسی وەر نەکرد ئیستا ئەو سیارەی بەمانەت بەو ژیانی کە ئیستا هەیە و ماڵ و حاڵە ئیستا هەیە بەگانی دامەڕەنەوە کاتەوە ئەوەشی بەو شێوازە نەبوو بێ ئەمان ئێستا باشتریشان هەیە زۆر چازت کابرای کوێتمانی چەند ناوتین لە ماڵ و حاڵەکە کابرای تونس بوو ئەوە ناوتین لەسەرەوە کەزی هێش چی هاي بەڵێ یعنی ئەم ئەمانە هەبی جێ لە کاک حاجی خۆ تۆ ئەمە بەڵام هەم دنیا تەجێ تاقیکردنەوەیە ئەوە بینیمانە بە پێشچوی هەموو دنیاوە باسی داعشانەکان داعش تیرۆریست چێ تالیبانی تیرۆریست چێ ئەمەوە کە ناوێنن تەلەڤیزیۆنەکانی ئەلمانیەکان کە لەگەڵ ناوێنن بەس دەبەرە ئیسلامی پێوێ ناوی تیرۆریستێن ئیسرائیل ئەڵێ وەرە با ئەتۆم لە غەزەدەم شارێک کەس یەک تەلەڤیزیۆن من داوا لە تەلەڤیزیۆنەکەدان پێستا بە قەوارەی زایێنی بەکارمێنن تیرۆریستانی زایێنی بەکاربێنن چونکە ئەوان تیرۆریستن ئەوان تیرۆریانگە ئیسلام تیرۆریست نییە کاک حاجی چوەگە ئیسلام هیچ ئیسلامی نییە باشە تا سەدام کۆتایی پێات کاک حاجی بەفکرت هاتووە باوکشت بەفکری هاتووە بڵێ تەقینەوەی لە بەغا بوو 40 کەسی کوشت 100 کەسی کوشت 10 کەسی کوشتیوا بوو خەڵک دەربڕین کەس ئەمانەی دنیایان ئەم لە ڕێی پەیژ و لە ڕێی خۆیانە و لە ڕێی تەقین هەرچی بڵێ کردیان بەسەر ئیسلامی شایەن هەرچی بڵێ ئەیکەن بەسەر ئیسلامی شایەن ئەو داعشەی کە دروستیان کرد لێرە دروستیان کرد لە هەموو دنیاوە کۆمەڵی خەڵکی سنفات هات مسلمان هات ڕاستە خەڵکی جیا بوو داما و وەی زانی ڕاستەکە وەی زانی تێمە جیهادیەکن و فەتحەکەن چیەکەن کەسی کۆمەڵی خەڵک زیاد ئیستا هەمان بە پێشچاوی هەموو دنیاوە ئەمەن هەڵوای ماسی مرۆڤ لەم وڵاتی خۆمانەکان حاجی یەک ژنێ لێشیە بدرێت دەیان کۆمیتەی ژنان و ڕێکخراوی ئافرەتان و چێوچێ ئەیکە لە هەڵایە لێ کابرا هەر ئەفەوتێنن بنەماڵەکەش ئەفەوتێنن ئەم ڕسوایەکەن توی ڕژەناتان یا مناڵێک شتێکی بەسەرا دێڵێ بۆ وا دێکردەوە مازی خۆیەتی بەس بە مەرجێت تۆ داپۆشراو بی دایکی داپۆشراو بێ ئەو ڕیشێرێ لێکەن بە هەڵە ئیستا هەم مناڵ هەلا بووە سەرە بڕێ قاچێ بڕێت کەرت و فەرتە بێ یەک ڕێکخراو چکرێت چرکەی لێوە کات حاجی لەم دنیای کوڕی ئەرزەیە لە چەند کەسێک کە بەدەستە ژمێردێ کات حاجی زۆر لێ بووە خەڵکێک بڵێ کاکە ئێوە تیرۆریستن تیرۆریست ئیسلام نییە بە هەموو دنیاوی پێخۆشنامە نووسا خەڵکی ئەکادمی ئافرەتی وا هەیە بەشیانی لەخوا بەزیاد بێت ئێستاڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ ڕەنگە هەتا ئەو شەوەی پێش شایەتمانەکە لە تیشکۆخانە بوو دەستەکانت خۆشکان بینێ کە لەخوای گەورە بەزیاد ئینشەڵڵا سەرکەوتنی غەزە و مسلمانەکە ئینشاءڵڵا وەڵا تاکە تیرۆریستێک لە دنیا هەبێت جوولەکەیە دەستەکانت خۆش بە قوربان بەڵێ زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم زۆر سپاس بەڵێ خەڵک دڵی پڕە خەڵک بەڕاستی یعنی چۆن دەڵێ ژیانی دەوێت ژیانێکی خۆشی دەوێت ئەگەر باوچێک لە ماڵەکەی خۆی پارەی نەبێ کەسابەتی نەبێ هیچی نەبێ منداڵەکانیشی و خێزانەکەشی داوای لێ ناکەن دەزانن کە نیەتی کەسابەت نییە بەڵام ئەگەر باوچێک کەسابەتێکی باشی هەبێ پارەیەکی چاچی هەبێ داهات و مانگانەیەکی باشی هەبێ بەڵام بەولا سەرفی کا و یاخود بۆ شتی تایبەتی خۆی سەرفی کا و هیچ جێ بە خێزان و منداڵەکانی نەدا بەڕاستی ئەو کاتە منداڵەکانیشی لی قبول ناکەن دەنجیان لێ بەرز دەبێتەوە چ هەر حکوومەتێک لە هەر دنیادا حکوومەتی هەرێم بێ هەر کەسێک بێ ئەگەر بۆ خۆی ئەو پەری لە ژیانی خۆشدا بژی خەڵکیش بەڕاستی ئاوا بێ خەڵک قبول ناکە باوکی ئاری بەڵێ گیانەکەم ئەو کاتەوە باش بە قوربان
خۆی وڵی من ڕێک بە کورتی وڵامی پرسیارەکە دەدەمەوە کە نووسرای ئابووری سەر بەخۆی حکوومەتی یاریمی کوردستان تاوان ئەوە فترش پێش باش جێمان لێبووکەوە ئەو کاتە گوتیان ئابووری سەربەخۆی کوردستان ڕادەگەینی و هەموو تاکەچی ملەتی کوردیش بەشداری دەبی لە خێروبێرەکەی حتمما باس کراوایە ئەمان نەخ خێروبێرەکەی ئەمن تەوانکە و قسەی دەکەم 15 سال پێش ئێستاکە گوتم ئەو کوردستانە کۆردەتەوە سەبەبی چییە باشە ئەگەر بڕیار دەربچی لە دەستگایەکەوە دەردەچی لە هەرێمی کوردستان نەک لە هەرێمی کوردستان لە هەر وڵاتێک لە هەر عەزبەک لە هەر دنیایەکی لە چەندەوە بڕیاری سەربەخۆ کەوا دەردەچیتن و دەبی حکومەت کەسی بڕیارەکانی ئەو دادگایەبی تەوان هەیە نییە پەرلەمانە وەیە لە پەرلەمان ئەوەی کەوا گوتی ئابووری سەربەخۆ تاچی ئەو کوردستان تاچی ئەو ملەتەی کوردستانی بەشداری دەبی لە بەرنامەی دیتم ئەو کاتە لەگەر سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو کاتی وەبزان دکتۆر محەممەد بوو بەڕێزی کەوا لە سەیتر ژنیان هێش بگەڕێتەوە یعنی زۆر پێم سیر بوو وەکو سەرک جوابی دەداوە دەگو کاکە ئەمە دەبی پەرلەمانە ئەمە دەبی بڕیار لەمەوە دەربچین بزانین ئەو پرۆژانە کو بەڕێوە دەچی بە مؤسساتی ئینسانی لێ هاتی لەو بوارە ئیش بکاتن دەبەرەوەی خەڵکەکە تێبگات داهاتەکەی شەفافبی ڕۆنبی خەڵک تێبگات کەوا ئەمە ئەو بڕیارەی دەردەکەین لێرە لە بۆ چیە لە بۆ مەسلحەتی ئەو ملەتێک کە ئەو ملەتە ئەمە هەر بشاردێ لە بۆ چیە غێر لە بۆی ئەمە دیفاع لەو شتانە بکەین ئەمە بڕیاری دەربکەین لەسەر ئەو مۆزوعانێکەوە شتەکە بە مؤسساتی بی بە یاسایی بی نەک بە تەنها بە حەزب بی یعنی ئەو کاتە سەرۆکی حکومەتوان جوابی داوە ئەوە نەفت و گازی هەرێمی کوردستانە یاسای خۆی هەیە ڕێگای خۆی شوێنی خۆی باشە ئەو ڕێگا شوێنی خۆت لە چێ دەرینایە بەس دەمەوە دەیتێ بگەم ئەو ڕێگا شوێنی خۆ لە چێ هینایە ئێدە نەبۆ بڕۆکەوە کانگۆ دەرن ئابووری سەر بەخۆی ئەوە تاکە عەزمی ئەوها دەکا باشە ئەدی دێستا کە تەمەشا هەواتی کەن وەرەوە هەندێک کاک باشی ئاری وڵا ئێستا وەکەوە نەوتمان کڕی نەوتمان نەفرۆشت بێ نەمزانین وڵاتێک نەوت بفرۆشێ 30 میلیارد زیاتر قەرزار بێ ئەگە نەوتمان بکڕی باە وڵا پێم ئەوەندە نەوتمان نەدەکڕی بەعەرزی جەناب بکەم ئاستی ناهەورانی قسەکی تەنها قسەکەم زۆر بەڕاستی بەڕاستکاوە قسەکەی کرد لە دانیشتەکەی بەڵێ قسەکەی زۆر بەڕێکی کرد گوتی ئەگەر ئەمە بەو سیستەمە بڕۆی نەک بەرمیلی نەفت بە $50 بە $80 بە $100 ئەگەر بە $1 ملیۆن بدەیت کەواتە ئەمە هیچ بێژی ناکەی یعنی نازانم ئەو ملەتە تاکەی لە مۆزوعانە دەکە ئەمە کە درێم ئەو ملەتە مەبەستم کە درێم ئەو ملەتە ئەوانەی کەوا سەپریان لەبۆ لێ دەدەن ئەوانەی کەوا شێنکەوتیانن ئەوانەی کە بەسەرچێکانن لە بۆ ئەو نوعانە کەنجێک دەگە کە لە 15 ساڵەوە پێش گوتی کاکە ئەگەر ئەمە بەو بەرنامەی بڕن ئەگەر بەرمیلی نەفتی نەک بە $100 بە $1 ملیۆنیش بدەیت ئەمە هیچ لە هیچ ناکەین یعنی هەندە شتەیە دەستەکان خۆش مساعدەت بکە 30 ملیار وەرە بابە ئەی هاوات بودجەی چەند وڵاتێکی سەرمایەدارە یعنی کارانەکە کۆی دەکات و آخر ملیار ئەی هاوات لەکنەمە بوویتە گازەخانە سەرۆگۆزیران سەرۆکەی حکومەت دەڕوایە کەس کە دێ وەڵە 2 ملیار بزر بووە 4 ملیار بزر بووە یعنی ئەوە لە چ دەچی لە ملەتەکی دەچی لە قیمەی دواکەوتووە لە قیمەی دواکەوتووەوە بەداخەوە دەستەکان خۆش باوچیاری دەستەکان خۆش وەمالی هاتیە عرب کە هاتێرە ئەمە خێما پێدەکردن عرب کە هاتێرە ئەمە خێما پێدەکردن ئێدە وەڵی ئێستا کە عربا خێمە کوردی یەکەن ئەوەش بێپلانیە دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ کاک هاوڕێ دواپەیوەندی بەڵێ کاک هاوڕێ گیان کاک هاوڕێ بەڵێ بە قوربان باسی کاکە حاجیگیان زۆر سپاس کاک هاوڕێ وڵی ئەمە بەر ئێستا حکوومەتی هەرێم ئابووری سەر بەخۆی ڕاگەیان بەڵام ئێستا نازانم نە ئابووریمانمان نە نەوتمانمان نەکەس گیان حەق نییە ئەوە ئەو گلەیە بکەن لەبەرەوە هەموو حیزبەکان چوون خۆتە زانی
ئینجان کرد بەبێ ئەوە ئاگان لێ هەر لە خۆ ئەچوو ئینجاک کاکاوڕێ برا پەرلەمان ئاگای لە ئابووری سەربەخۆ نەبوو حزبی چی وەڵا لە دوو حزبەکە زیاتر کەس ئاگای لێ نەبوو بە قوربان مامەساجا من بینیم با ناوێنەوەی سەرکردەکان هۆی ئینجان خۆم چاوم لێنەوە بگرا کاکاوڕێجیان لە ناو خودی دوو حزبەکەش چەند کەسێک بە پەنجەی دەست دەژمێردرێن کە دەزانن ئەو مەسەلەی ئابووری سەربەخۆ هەناردەی نەوت و سەفەقات و ئەو هەموو ئیتفاقاتە ئازیزی من لە ناو دوو حزبەکەش چەند کەسێک دەزانن مامەساجیان وا خەزاتەکانن بە قورعان مەگەر مناڵی بەردێشکە نەزانین ئەینان لە ساڵی 47 کوردستان بە ناوی کوردایەتیوە تەنها خۆیانن ئەبێ خەڵک خزمەتکاریان بێ ئەبێ هەتا هەرچی بکەین ئێمە خزمەتکاری ئەم بەناو حیزباتی ئەینا بەرمیلێ نەوت وەڵا بەرمیلی شوایەکەینا باشە خۆ بەرمیل نائاوسێ ئاسیەکە ناوەدێژی مەترەکانی ئەو ساکێ بەقار هیویتێتن هەتا ئەوەنەی کاکە ئەوەتەوە باوکم بەرمیل هەر بەرمیلە ئیتر ئەمەی بۆ چییە کاک ئەمە خۆ بەرمیل ئەمەی گەرەکە 100,000 ێ باشە نەوتە ڕەشەک ئەڕا بۆ خارج بای چنێت ئەم نەوتە لە بەغاوەتێت بۆ ئەم حیزبانە نەهاتە دەنگ برێن کاکە ئەی هاوار بۆ واکەن لەم میلەتە یعنی باشە ئەم بەرمیلە نەوتە حتا 10,000 جادە ئەم حتا 10,000 برا بدەنە پیرژن بیدەنە داماو بیدەنە شەهید بیدەنە ئەنفاق بۆ ئەم حیزبانە نایەتە جواو یعنی ئەمە چەند حیزبیاتە خۆتا هەرێنە چەند حافەزەمانەیە 12 حیزبیات ئەم 12 حیزب بۆ نایەتە جواو لەسەر ئەم میلەتە هاوڕێجان دەستەکانت خۆش بێ کاتم تەواو بوو زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزی سپاس دەکەم دەستان خۆش بەڕێزان سپاس بۆ پەیوەندەکانتان داوای لەبردون دەکەم لەوانەی کە نەیانتوانی پەیوەندەکە وەگرن یان کەش و هەواش تەواو نەبوو پەیوەندەکان تەواو نەبوو زۆر سپاس هیوادارم کە کوردستان ئاوادان بێ و هەرچی کێشە و گرفت و ناخۆشی و نەخۆشی هەیە لە ناومان نەمێنێ خواتان لەگەڵ